ئەگەر بڵێم یەک خولەک پرسیار لە تۆکەم تۆ لە یەک خولەکەیە بەڵێ نەخێر ئانا ئەم بەکارنێنە ئەتوانی تاقی دەکەین بە تاقیکەینەوە. ناوی بەڕێستان بەفرێ ڕۆژانە بەچی سەرقاڵی خوێندکار خوێندکاری کاری خۆ بەخشیش دەکەم ئەینە تۆ تەواو کردۆ کردێ ینی خوێندکار نییە خوێندکار نیمە کاری خۆ بەخشی دەکەم باشە بێجگەلەوە چ ئیشێکترەکە خۆت حەز دەچیە خولیای چیتەیە هەر لە بوارەکەی خۆم کار بکەم حەز دەکەم حەز ناکەی بوارەکەت بگۆڕی نا هەر بوارم تاو ئەینەوت بەڵێنا ئەینەمون بەکارمێنە بیرم چ بێرە چوو باشە بەفرین شتێکی ئاسان لە ناو ئەمانە بە خۆت شتێک هەڵبژێرە بەشکم شتێکی ئاسان بۆیەوە نەبیتم شەیکەم سیر مەکە باش تا ئێستا درەختێکت چاندووە لەکوێ یەکجار لە پێش دەکەی ماڵی خۆمان چ درەختێک بوو وای نازانم بەس داکەم کڕبووی دایکە کڕی بووی خۆتەوڵە نایەوە بیکڕی یان لە دوای ئەو دووبارێکیتەوە نەبووە بۆ وەڵا برێم چ دووبارەی کەرەوە ئیشەڵڵا ئینشاءالله